چەند کۆبوونەوەکمان ئەنجامدا کۆبوونەوەکان تایبەت بوون بە ڕەوشی تەندروستی لە قەزای کفری. ئێمە چەند بڕیارێکمان داناوە لەوانە کە دەبێت پزیشکی پسپۆر بە دائیمی لە نەخۆشخان لە ڕاوێژکاری نەخۆشخانەی کفری دەوام بکە هەموو بەشەکان چ بەشی مناڵان چ بەشی هەناوی چ بەشی ژنان و مناڵبوون چ بەشەکانی تر بەشی نەشتەرگەری و هەروەها دەوێت خەدەماتی بڵێن خزمەتگوزاری ئەمبولانس زیاتر بکرێت لە نەخۆشخانەی کفری و هەروڵدا هەوڵ دەدەین کە پزیشکی بێهۆشکار بۆ گەرمیان دابین بکەین و چەند بڕیارێکی ترماندا هەروەها تەوەرێکی تری کۆبوونەوەکەمان لەگەڵ کۆمەڵێک خانمی خۆبەخشا بوو کە داوایان کرد کە سەنتەرێکی پشکنینی پێشوەختە بۆ نەخۆشیەکانی شێرپەنجەی مەمک لە گەرمیان دروست بێ. دیارە من پێم وایە ئەمە سەنتەرێکی زەڕورە و بەڕێز جەنابی جێگری سەرۆکی حکوومەتیش باسی ئەم سنتەری کردووە لەگەڵ ئەوانشە باسییان کردووە هەردوو لاکۆکین کە ئەو سنتەرە سنتەرێکی زەرورە و داوامان لە بەڕێز بەڕێوبەری گشتی تەندروستی گەرمیان کرد کە دەرخستێکمان بۆ ئامادە بکاو بۆی بەرزیکەینەوە بۆ جەنابیان بۆ ئەو جێبەجێکردنی.